1500 ئەو باشە پێ سڵاو کاکە ماندوو نەبی خێر باشی با بازارت چۆنی باشی سپاس بژی ناویتە نابێت مالێک عەکیمی یوسف تەمەنت 21 ساڵم ئاستی خوێندن قانون نەخوێنم مەرحلە چوارم چ بەشێک قانون دەخوێنی بەڵێ زۆر باشە کاک مالیک دەمەوێت باسی کارەکەتم بۆ بکەیت بەڵێ پێشەوەی باسی کارەکەتم بۆ بکەی ئەوەش دەمەوێت بزانم خێزانداری بەخوای نازم بە ژنێ ڕابگەم یا وەڵامی وەی بخوێنم بدەوە عەفو ببوورە وەڵامی وەی بدەوە بزانە بەڵێ. خاتونە کیلۆ باش بەڵێ وتم خێزانداری نەخێر چکم دەخوێنم و ئیشی ژەکەم پێڕە ناگەم ینی چۆن ناتوانم. ناگەی بۆی خێزان پێک بێنی بەڵێ بۆ کەسابەت وها قورسە بەی چڕانەگەی بالضبط. خوێندنەکەت کاریگەری هەیە لەسەر کەسابەتەکەت بەخوای نە بە خوێن ڕادەکەین نە کاسبیەکەش بە تەواتی وەگزارنم الله زۆر باشە وتت لە قۆناغی چواری بەشی یاسا دەخوێنم دەمێ باسی کارەکەتم بۆ بکەی بە شێوەی گشتی ڕۆژانە چەند کاتژمێر کار دەکەی لە کێوەم کارە دەکەی بەخوای بەیانیان دەست سعاش گومرک تقریبا ساعت 9 دەگەڕێمەوە دەشی عازر دەبی جارەتە دەی شەوێ هەشتی شەوێ هەتا ئەسە بە شیاگە ببینێتەوە دەبی چکە شیاگە ئەو نەفرۆشتی بەیانی فرێدێ تێگەچێ خوێندنەکە دێوارانە لا سەباعیمە سەباحی بە عەرەبانەوە خەریکی کار و کەسابەتی بەڵێ بەیانیانیش خەریکی خوێندن و لە بەشی یاسایی بزەوت کەسابەتەکەت کاریگەری نەبووە لەسەر خوێندنەکەت بزەوڵە هەیتی زۆر زۆر هەیتی بەڵێ چکە بە خوێندەکە تۆتەڕە ناگەم و کەسابەکەش تەواڕە ناگەم ئەی هەوڵت نەداوە چارەسەری ئەو کاریگەریە بکەی کە لەسەر خوێندنەکەت هەیە بەخوای دەبی کەمەس ئەگەر ئیشەکە نەکەم کە خوێندنەکەش ناتان بکەم تەواوکەر یەکترا بە پارە دەخوێنم بەڵێ بۆ قستی ساڵان تقریبا نزیکەی 16 وەرەقەیە بێ بدەم بەڵێ ئەگەر نەخوێن چکە مەسوول فکرش بەڕاستی زۆرگرانە وابزانم ئەو ئەناناسانە دەکرێت شەربەتیش دایان فرۆشتوانە تاوام کەس کوزیشکەم بە فرۆشتنی شەربەت لەسەر عارەبانەیەکی وها خوێندن تاوا ئەوەندە ناکەی پارەیە جگە لەوەی کە خوێندن تاوا نابێت ئەوەندە پارەیە زەحمەت نییە کۆکردنەوەی بەڵا زۆر خوێندنی زەحمەتە پێتەواو بکەیت زۆر زەحمەتە زۆر زەحمەتە لەگەڵ خوێندنەکەت کەسابەت دەکەی بەڵێ بێگومان دەبێ هاوڕێی خوێندنیشت هەبێ هاوپۆلت هەبێ بەڵێ هیچ جار سوتفەی کردیە کە هاوپۆلەکانت یاخود مامۆستایەکەت بە سوتفە بێتە لات و شتت لێ بکڕێت بزەوت بەڵێ جاروارە هەبووە هاتووە تەڵەبەی ئاوڕێ خۆم ئوستاز خۆش ماتوە مامۆستات بە هاتووە زۆر پێی سەرسام بووە بە تو سەرسام بزەوت چی وتووە حدێگە ئەو یەک ببینم بەڕاستی خاستن لە دۆزان پێمیمەش بخوێنی و ئەو کاس پێش عارەبانە بکەی بەڵێ بۆ یعنی لە لایوی پێی شتێکی شتیوان نەدیوە لە زانکۆی جیان شتیوان نەبووە شتیوانە بوو نەخێر بۆ کاسیبی شەرمە نەخی شەرم نیە ئەی چۆن مامۆستایەک دەبێ ینی وابی بکاتەوە کە تۆ خەریکی کاسابەتی و عارەبانەیەکت پێ و لە زانکۆش دەخوێنی بزەوت بەخوا ئەخەیس تەڵەبێت تا ئەنی دیوە لە عارەبانە بخوێنێت و لە زانکۆی جیان لە قانون بخوێن لە قسمێ شواگرنگ و مهم تۆ لەسەر پێی خۆت ڕابوەستی و بە عارەبانەیەک خەریکی پەیداکردنی بژێوی بی باشتر نییە لەوەی کە دابنیشی بەس خەریکی گلەی کردن بی چۆن ئەرێم تۆ بە عارەبانەیەکە و خەریکی پەیداکردنی بژێوی بی و لەسەر پێی خۆت بوەستی باشتر نییە لەوەی کە دابنیشی بەبێ کار هەر خەریکی گلەی کردن بی بخوێنی باشترەوە ئیشکەرگە بکەیت زۆر باشترە ئەی قسەت چیە بۆ گەنجانەی کە دانیشتون هیچ کار ناکەن بەخوا پێ باشتر ساجان ئەوە ناناسە چۆن دەکرێتە شەربەت ئەجا بەس کوز دەکەم دنیا بەس کوز دەکەم ماون پارچەی دەکەیت بەڵێ ئەبزانم کاری شەربەتی شت کردووە بەڵێ شەربەت پێشتر هەر لەسەر عارەبانەیە بەڵێ هەر لەو شوێنە ئێستا بەڵێ ناو بازار لەنگە لەمێژەوە کارە دەکەیت ئەو ڕسقا دوو سارە پێشی شتر کردووە شاگرد بوومە ئەو ڕستقانە لەکوێ دێنی چۆن لە ئەلوە. دەگەی بەیانیان زوو بچی ساعت 6 ڕوو ساعت 6 دەڕۆ بەڵێ وتت لە بەشی یاسا دەخوێنم بەڵێ گەر هات و بەیانی
خوێندنەکە تەواو کرد بۆ نمونە بووی بە دادوەر یاخود بووی بە پارێزەر هەوڵ دەدەیت چی بۆ کاسبکاران بکەیت ئەگەر بە شتێکی بچووکیش بەخوا ئێستا زۆر شوێنێک عەن ڕێگە پێدراو نییە کاسب بکەیت تا ئێستا 2000 ئاربان سندرەیە عەربانێک تۆ 2000 بەڕستەوەش شارەوانی ناگەڕێ ینی چۆن شارەوانی لێ ناگەڕێ مەمنوعە لە جادەکان لە جادەکان بەڵێ ئەی لەکوێ دەڵێن لەکوێ کار بکەن بەڵێ کەیف خۆتانە بڕۆن کۆڵانەکان بگەڕێن لە کۆڵانان چۆن دەبێت کار دەکەی لە کۆڵانە ناکرێ ناوەڵە بۆ نمونە تۆ بەیانی بووی بە شتێک لە وڵاتە یاسا تەواو دەکەی چی دەکەی بۆ ئەو دیاردەیە نەمێنێ یا خۆت ڕێگە بدرێت کە کاسبکار کەسابەتەکەی خۆی بە ئاسانی و بە باشی بکات بەخوا یانەکەزە بەس ڕێگەیان پێ بدەن ئەن زادەکان بفرۆشن لە شقامەکان چکە بەڕاستی بازار شقامەکان خۆشترە لەی بازار ئێستا بەچ هیوایەکەوە کار دەکەی خۆ زۆر ئازەکەم بمە بە مەعامی هەنی کاسبی خۆش تەواو بکەم بگەمە مەعامی بە ئاست خۆم نەک بە فلت و فێر بووی بە پارێزە بەڵێ لە خوێندن باشی بەڵێ باش زۆر باشە هەندێک وشەم هەیە دەمەوێت بزانم قسەی مالیک وەکو قوتابی بەشی یاسا چییە لەسەر وشانە بڕوانەمە بەڕای من بڕوانەمە تەنە بەس وەڕەقەیەکە بۆ شادەکەم تاچیتر نییە چکە دامەزرانی نیت هیوە هیواش لە کوردستان بەخوا هەنی زیوەیەک ناچێتە سەر ئەوی بتوێت نابێ ئەنی وەکو چی هەنی ئەوی بتوێ باوەی خۆش ئافێتە عافیت بیت هزار پێسە ئەنە ئەوی بتوێ بۆی خۆت خوردەشمانەمە یاد نەبوو زۆر پێ نییە؟ زۆر باش وتت هیوا نایەتە دی هیوا بەخوای وە لە کوردستان ئەوەی بتوێ بۆی خۆت دۆت نابتێ تەنیا بە واستۆشتیوە ئەنی وەکو چی ینی بۆ نمونە تو سبێنێ خەریکی و کەسابەتەی پرۆژەکەت گەورە بکەی ببیە خاوەنی دوکانێک یاخود بەڵێ. مارکێتێکی گەورە هیچ پەیوەندی بە واستە و شتیوانیەوە بزانم پێویستە پارت داد هەلی کار لەو ڕێ بێخسی ئێ باشە ئێمە بۆ بەس دابنیشین و باسی حکوومەت بکەین حکوومەت وا و حکوومەت وا و حکوومەت وا بۆ نین لەم پرۆژە بچووکانەوە گەورەتری بکەین ینی ئەم عارەبانەیە بکەین بە دوو عارەبانە بیکەین بە سێ عارەبانە بیکەین بە دوکانێکی گەورە ئەو کات هەم هیوات دەبێ و هەم پرۆژەیەکی باش و ژێوێکی باشیش دەسەبەر دەکەی وانە بەڵێ یەکەواتە ینی با ئێمە بۆ واستەگلەیکردن نینین ئێستاکە بازش و ئاڵەکە دەفرۆشم هەم دوکاندارە قبول ناکە پێشکانی ڕابستم ئەو کەسە قبول ناکە تۆ ڕاش دەبەستی بەڵێ لێ ناگەڕێ ئەم فەرەکان ئەم فێرش ناشتی یاگە فەرەک گەورەکان بتوانێت گەنای سوێنێتی ناتوانێت ێ باشە ڕامۆستا بگەڕێ ینی ئەو کات ناتوانانی کەسابەتەکە بکەی بازارەکە نانی ئەم سوێنێک بازار و یەک نییە بازارەکە ئێو دوکانانەیە کە پێیان خۆش نیە لە پێشیان ڕای بگری ڕای مەگرە ناکرێتن زە مشتێ ڕادێت لە ڕادەگری دەرینای مشتێکش بڕێکە هیچ باشتەی بڕێکە بڕۆ ڕامەگرە لە پێش دوکانەکەم گیرەوە وتت مامۆستاکەم جارێک هات و لە لای من شتی کڕی هەنجیرمە بۆ وقتی هەنجیر ئەی هاوپۆلەکانت قەت هاتوون هاتم بزەوت لە ماڕۆز من جارێک هات بەڵێ لە بازار هاتوونە زا پێش دەستم ماڕژ دەمفرۆشت ئەو شاگرد کاتانێک کە هاوپۆلەکانت دێن بۆلات جگەلەوەی کە شتێکت لێ دەکڕن خەریکی چ دەبن باسی چ دەکەن لەگەڵ یەکتر کە بێتە لای من بەڵێ زیاد باس زاخۆ دەکەم پێش سێرە بەڕاستکە دەوی کاسبی دەکەوێت بۆ خۆی ئەو قەت نەیکردیا قەت ئەو کاسبیانەی نەکردیا یان برادری خۆی نەبووە چکە بەڕاستم زۆر دەوڵەمەندن تۆ هەوڵت داوە بی بە نمونەیەک بۆ ئەو کەسانەی کە کەسابەتیان پێشەرمە بزە زۆر یاخود تەنبەڵن دانیشتون هیچ کار ناکەن بەخوا بە زۆر ئێستا برادری خۆمە بە هیچیش نەکردیا بەگەڵ خۆم دایا و بەس پارێ وەگرا بەس پارێ وەگرا هەتا چاو دەبتەوە ینی هانت داوە بۆ ئێوەش کار بکات ئەوش قوتابی بووە ئەوش قوتابی بووە قسەت چییە بۆ داهاتووی خۆت بەخوای لۆ خۆم زۆر ئازەکسە بمە پارێ زۆر ینی کوور عارەبانە بمەوە زۆر سپاس خێر بێ. ئێمەش بۆ هیواین کە تۆ ببی بە پارێزەرێکی باش و
خاوەنی بژێویەکی باش و هیواکانت هەمان بێتە دی